لا سەرەتای مەراسیمەشدا ساتێک بۆ جامی پاکی شەهیدان لە هەر کەم و کوڕێک هەبێ لە سەرەتای دەستپێکردنی وتەکانمان. ئەم ئازیزانە تەمەرێکی پڕ لە شارازیان پێشکەش بە بەروەردە کردووە و توانیویانە لە قەیران و وتەکانی نەمازانی خەرمان حەسەن ئەحمەد عەزیز با فەرمێت. مامۆستا خەرمان فەرمێت. بەشە ڕاگەیاندنی بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵات بە هاوکاری و سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی قەیوان مەراسیمی ڕێزەنان بۆ خانەنشینانی سنووری پەروەردەکەی ئەنجامەیە کە پێکهاتووە لە 8 خانەنشین کە پێکهاتوون لە مامۆستایان و پاسەوان و کارگوزار و باخەوانەکانی ناو دیوانی پەروەردە و ناو قوتابخانە و باخچە خوێندنگەکان. ئەمە دووەم ساڵە کە ئێمە کردومانەتە نەریت مەراسیمی ڕێزەنان بۆ خانەنشینەکان ئەنجامەدەین لە پای ئەو خزمەتە زۆرەی کە بە پرۆسەی پەروەردە پێشکەشیان کردو ئێمە ژوک و وەفایەک ئەم ڕێزەنانەمان بۆ ئەنجام داون. هیوادارم توانی بێتمان کارێکی بچووکیان بۆ بکەین و تۆزێک دڵیان خۆش بکەین.